سلااوان لێبێت و ئەم کاتتان باش لە گوندی کەورینم کە نزیکترین گوندە لە کەوتۆتە نێو سنتەری قەزای ناوەندی شۆران دیارە هاوڵاتیانی ئەو گوندە چەند ساڵێکە بەدەست کەمی پرۆژەی خزمەتگوزاریەوە دەناڵێن بەڵام لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری ئەوە دراوە کە کۆڵانەکانی ئەم گوندە قیرتا و کۆنکرێت بکرێن. لێرە بەڕێوەبەری کۆمپانیای جێبەجێکار کاک ئومێدم لەگەڵە. کاک ئومێد ئەو کاتت باش. ئەمڕۆ دەستان پێ کردووە چۆن ئەگەر بۆم باز بکەی وە قۆناغی یەکەم دووەم و سێم چۆنە؟ بەخێر بن پێشەچی ئێستا ئەمە لە قۆناغی یەکەمین کەمەربەندی کەورینە لەگەر ناو گوندی کۆن. قۆناغی یەکەمان لە مەرحەلەی کۆنکریت و ینی لە کۆتاییە. قۆناغی دووەم و سێمیش ئەمری بۆ دەرچۆ و دەست بەکار ببین. باشە. دەمێکە خەڵکیێرە چاوەڕێیە ئەو گرفتانە چی بوون لە بەردەم ئێوە کە بە تاخیری دەستان بەو کارە؟ تا ئەمە تاخیر نینە، تووشی ئەمە پرۆژێکی ئاویشمانە بوو، تۆڕی ئاوی خواردنەوەی هەموو گوندی کەورینە. نوێ کراوە تۆڕەکەیان؟ نانە هەر بێ لەو پرۆژەیەکی ئاو بوو، برن ئایدی بەڕێوەرایەتی ئاوی سۆران بوو. هەتا ئەو پرۆژەمان تەواو کرد و دیواری ڕاگر و شمان زۆر هەبوو، تۆزە کاتی ویست، ینی پرۆژەکان لە ناو یەکتر بوون. تۆڕی ئاوی خواردنەوەماندا ناوزە ئەم قۆناغی یەکەمان دەست پێ کرد. دوای ئەم ڕێگا کەمەربەندیە بەشی دووەم و سێمیش دەست پێکە ڕاستە؟ قۆناغی دووەم و سێمیش بەرێ دەست پێ دەکەین لە ماوەی نزیک لەو فترەی نزیک. زۆر سپاس. گفتوگۆ لەگەڵ هاوڵاتیانیشانە هاوڵاتیانی ئەم گونداکەم بزانم ئەوان سپەیامێکیان هەیە. چەند ساڵە ئێوە لێرە نیشتەجێن بەدەست لە زستانان قڕولیتە لە هاوینان تەپوتۆز بووە. چی ئەڵێ هەبوو؟ باوەڕکە دەستخۆشیی زۆر 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 لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن بە تایبەتی کابینەی نوێم بە تایبەتی کاک هەڵگورد بەڕاستی فریادڕست بوو گوندی کەورین. ئەنا ئێستا بە تایبەتی کەورین لە هەموو پرۆژەکان بێبەش بوو. بە تایبەتی ئێستا سارە پرۆژەی ئاویان و دابینکردن معنای هەمویان سەر نوێ کردووە و زیاتریشیان کردو. کەورین گوندێکی زۆر نزیکە لە معنای سنتەری شار وابزانام 3 کیلۆمترە، لێ لۆ ناو سنتەری بازاری سۆران 3 کیلۆمترە. بێبەریترین خزمەت معنای هیچ خزمەتگوزاریەکی وەی لێ نەبرێ هەر برێ بە شارستانێک بچیت. ئێستا ڕابردوم لەو کە چۆن بوو کە باوەڕکە قڕولی تەک بوو مندار ئێستا سیارە و سەلاکەتن سیارە ناڕۆ چکە بەخۆی زیاتر کەورین شوێنەکەی وێ بەرز و نزمیش گەلێک زۆرە، معنای تەختایی نییە. جا دیت زستانان دەڕەزالەت دابووین، مندارەکان لەو مەکتەبێ بەتابێت لە قوتابخانە زۆر بە هیلاک بوون، بە عەلاقە و شتیان پێ کرد و معنای زۆر هیلاک بووین زۆر. ئێستا وەکو جژنەچێ بەڕاستی دیسا داوا لەکەن ئەوە کاک هەڵگۆرد شەکەین بە تایبەتی زۆر معنای خەڵکی کەورین معنای زۆر سوپاسەکەین بە هەموو شێوەیەکی بەسەندە کۆڵانیکەن ماینەوانش بەزووتین کات کرابانە بواری جێبەجێکردن زۆر مەمنویە بوون. زۆر بەخێرن سەرچاو زۆر مەمنون. بەڵێ ئەوەی بینیتان بیستان گفتوگویەک بوو لەگەڵ هەم بەڕێوەبەری کۆمپانیای گەروان کە ئەرچی جێبەجێکردنی ئەم پرۆژەی لە ئەستۆیە و هاوڵاتیانی ئەم گوندە دڵخۆش بن بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەکەمین جارە قیرتاوکردنی دەست کراو بە قیرتاوکردن لە گوندی کەورین کە تەنیا 3 کیلۆمەتر لە سنتەری قەزای ناوەندی سۆران دوورە. دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە پرۆژە خزمەتگوزاریەکان نزیک دەبینەوە لە وەرزی زستان بەڵام لە سنووری دارەی سەربەخۆی سۆران لە بەشێک لە گوند و دێهات و قەزا و ناحیەکان بەردەوامیان هەیە. ئەم پرۆژێش یەکێکە لە پرۆژهارە گرنگەکان و هاوڵاتیانی گوندی کەورین لە قڕولی تەی زستان و لە تەپوتۆزی هاوین ڕزگاریان دەبێت بە یەکجاری. بەڵێ